ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە وا بکەین پێگەی هاوڵاتیان لە پرۆسەی دروستکردنی چاکسازیدا بەهێز بێ و بێزگەلەوە بەشدار بێ لە دروستکردنی چاکسازی لەبەرەوەی نەمانەوێت چاکسازی پەیوەستە بە چارەنووسی هاوڵاتیان بە چارەنووسی دامودەستگاکانی ئەم هەرێمە ئێمە پرسیارێکی تریش بەڕاستی دەوڕژێنین. ئایا چێن ئەوانەی چاکسازی دەکەن؟ ئایا لە توانایاندایە چاکسازی بکەن و دیزاینەری سەرەکی چێن؟ دیزانی چاکسازیەکە چۆنە؟ ئایا ئەو قسە و باسانەی کە لەسەر پرسی چاکسازی هەیە فلانە یاسا دەگۆڕدرێ فلانە بابەت دەگۆڕدرێ فلانە ڕێنمایی دەگۆڕدرێ ئەو ڕێنمایانە دراسەکراون ئەو یاسایانە دراسەکراون ئایا بە چی وازێک دەبنە هۆی چاکسازی؟ بۆیە من پێم وایە ڕاستی پێویستە هەموو لایەک ئەو مەسلەی چاکسازی بە جددی وەربگرین تەنیا بۆ مەسلەی ئیعلام و بۆ قسە و باز نەبێت بەڵکو دەبێ ببێتە پلانی یاخود بەرنامەی کاری ئەم کابینەیە و هەموو دامودەستگاکانی تر. بەرپرسی ئەمنی هەیە بەرپرسی سەربازی هەیە مانگانە پارەی 80 بن دیوارە خاتە باخەڵ. ئەمە ئاستەنگ بۆ ئیسلاح دروستەکە، ئەمە ئاستەنگ بۆ چاکسازی دروستەکە. بۆیە من پێم وایە ئەگەر لەم کابینا نەکرێ، ئەگەر ئەم ئومێدەی دروست بووە، ئەم وعدانەی دراوە، ئەم بەرنامەکاری کە باشترین بەرنامەی کار بووە تا ئێستا خوێنراوەتەوە لە هینا لە مێژووی حکوڕانی هەرێمی کوردستانە نەچێتە بواری جێبەجێکردنەوە، ئیتر بێ ئومێدی گەورە سەر تاسەری کوردستانەکە. بەڕێزان مەترسیەکار ئەمە نییە. ینی من ئەمە ئەبەسمەوە ئەگەر کورد لە ناوخوا ئیسلاح نەکە ناتوانی پشت بە عێراق ببەسین، چونکە تۆ ڕۆژ بە ڕۆژ لە عێراقا بی بە کەمینە لە 120 بووی بە لە 170 بووی بە لە 114. ئێستا بە پێی هەندێک لێکۆڵی نێواڵە گەر سەرژمێری بکرێ کورد لە نێوان لە 11 بۆ 12 بێ، پاش 20 ساڵی ترە بی بە لە 109، پاش 30 ساڵ تێ بی بە لە 106. عینە المەفەڕەوەی ئیسلاحەت جدیەکە دەست پێ بکرێت لە زووترین کاتە یاسای چاکسازی لە بووچە و خانەنشینی و دەرماڵەکانە بهێنرێت. دوای ئەوە پێداچوونەوەیەکی گشتگیر بە خاڵە سنووریەکان و باج و زەڕایی با بکرێت، پاشان دۆسیە گەورەکە دۆسیەی نەوت بە جورئەتەوە دەستی بۆ بدرێ. ژمارەی و کۆمپانیانەی کە مستەفیدن جگە لە کۆمپانیای ئەجنەبیەکان ناخۆ لەم پەنجەی دەستێ ناپەڕێن بە ناوی کۆمپانیای سیکیوریتی و خزمەتگوزاری کۆمپانیا نەوتەکان مانگارە چەندین ملیۆن دۆلارە خەنە باخەڵیان بەبێ کێبڕکێ بەبێ بوونامەسەر بەبێ هیچ. ئەبێ ئەم چاکسازیانە بکرێت.